ئەگەر هیلاچیەکم بێ لە شوێنەکە کە دێم بۆ ناو دارستانەکە خوا شایدا هیلاچیم نامێنێ. ئێرە شاخی ئەزمەڕە سەوزکردنی دارستانی دەستکردی ئەزمار بە قووەت و بازووی ژمارەیەک لە فەرمانبەری دارستان و پاوانەکرێت. لێرە کاک حاجی سەعیدیە کە حاجی سڵاوە لێ بێ. سڵاو لە جەناب. چەند ساڵە تۆ خزمەتی ئەم شاخاکەی؟ من پێشەکی بە خێراتنی کەناڵە خۆشەویستەکەتان و جەنابیشتانەکەم. من تقریبا قوربانێ بم بەوەی کە خانەنشین بووم و گەڕامەتەوە بەدەوام 53 ساڵە لەم بوارەیەکەم. واتە خانەنشین بوویت و گەڕاویشەوە لەسەر تەکلیفی دایرە تەکلیفیان لێ کردووم و حەزیان کردووە کە من دەست لە غابات بەرنێم و بگەڕێمەوە وتومە بەسەر چاوم من و نەک باسە لێ مادی وتومە ئامادەم بە خۆم و کەسمەوە بە خۆم و ئەو کرێکارانەوە هەز ڕۆژێک دارستان ئایشی بێمە بێ ئامادەی مانتیایە بەبێ بەرامبەر بەبێ مقابل لەم کەناڵەشەوە بەرپرسیارم لەم قسێ. ئەم خۆشەویستیە لە چێوە دروست بکە حاجی؟ ئەم خۆشەویستیە من کاتی خۆی کە یەکەم ڕۆژ تاعین بووم 12/2/79 تاعین بووم. 12/2/79 بەڵێ 12/2/79 تاعین بووم کە تاعین بووم لەگەڵ ئەو دارەیە هاتووم لەگەڵ ئەو دارستانەیە هاتووم. ئەو دارەی کە تۆ ئیبینی بەری ئەم دارانە نەبوو ئەو دارانە کە تۆ ئیبینی ئەمە لەم کەناڵەوە من مەسوولم لێی پشتی جادەکەەوە ناڵێم ئەو جادە کۆنەکەی ئەزمەر. ئەم جادەی کاچێ بۆ ئەزمەر بەر جادەکە و ئەو دۆڵەکە پێڵەن دۆڵە میران ئاوا هەتا چێتە حدودی آخر بۆ کەڵەکەن یەک داریتیا بوو بێ من بەرپرسیارم لە قسە. بەڵێ ئێمە کردومان بەدەستی خۆ بەدەستی خۆم و ئەو کرێکارم ماندوو نەناسانە. من سێ برادری خۆم لەگەڵ بووە یەکێکیان کە عومەر بووە کە عومەر هەورامی پێڵێن دوای کە عومەر مەحموودێکمان هەبوو هەر هەورامی ئێستا کاکە ڕزگار ساڵە لێرە بەڕێوەبەرە هەورامیەکانی دەستیان لە سەوزکردنی شاخی ئەزمەڕ بووە لەگەڵ من ئێستاش ئەڵێم بە مامۆسای خۆمانی ئەزان. کە حاجی بۆ نوێسا کاتێکم دارانە بینی ئەوە بۆ شوێ گەورە بۆ خەڵک لە ژێری ئەحەوێتەوە و هەوایشی پاک دەرەکە چ هەستێکە بۆ تۆ؟ من ئەڵێم لەم کەناڵە پیرۆزەوە لەم کەناڵە بەڕێزەوە لە چەند کەناڵی کەشەوە کاتون مقابلیان کردوم داوام کردووە. ئەڵێم داوام هەیە لە خەڵکی سەیران کرد لە خەڵکیەکەیەن بۆ بن ئەو دارانە بە تایبەت و تایبەت ئەو مسافرانەی کە دێن لە خاریجی سلێمانیەوە دێن بۆ ئێرە بە ماڵی خۆی بزانێ بە حوشەی خۆی بزانێ بە داری خۆی بزانێ بە باخی خۆی بزانێ بە تایبەت و تایبەت داواکەم لەم کەناڵەوە لە خەڵکی سلێمانی بەڕێز هەر کەسێک بە سیارەکە شۆکە بەڕ ڕەویش ڕۆی ئەگەر شتێکی نامۆی بینی بە ماڵی خۆی بزانێ نەلەجا مناقم چیە بڵێ ئەوە حوشەی منە داری منە باخی منە بابی پارێزین بە هەمووان. شەرمان کردووەکە حاجی تۆ کاتێکە و دارە ئەم شوێنە بینی بە سەڵزێجە زۆ جوانە ئێرەوە هەستە چۆنەکە مابی من ئەوە کە ئیبینم بڕوا بکە ئەگەر خەمێکم بێ لە ماڵەوە کە دێم بۆ ئێرە خەمەکەم نامێنێ ئەگەر هیلاچیەکم بێ لە شوێنەکە کە دێم بۆ ناو دارستانەکە خوا شایدا هیلاچیم نامێنێ. منەوە لێم کەناڵە شۆڵم کرێکارمە بۆ نەخۆش بووە نەمێشتووە خۆم هەستاوم پاچەکەم لێ وەرگتووە خۆم هەستاوم خاکەنازەکەم لێ وەرگتووە. حاجی تا حسابە کردووە لە ماوەی کارکردن تا لەم شاخەیە چەند دارە ڕوانەوە؟ تقریبا لە گۆیژە 4 کۆمپانیامان هەبووە هەر کۆمپانیای خۆت بەدەستی خۆم ئەوە نەم زەرە کردو کە ناتوانم حسابیکەم ئەوە نەم زەرە کردو کە ناتوانم حسابیکەم. سەر و 2000 کردووە سەروی 100,000 نەمام زەرە کردو سەروی 100,000 نەمام زەرە کردو ئەوە دڵنیا بەلەوە بەنیازی تاکەی بیتەوە بەنیازم ئەوە حتا من ڕۆحم زیینو بێ یەک وەسێتمێ ئەگەر نەشم توانی چێ لە داوام دایرە بوو بێم هێنێ بمێنێ بۆ ناودارەکان لەبەرەوە ئەگەر نەشتوانم پاسکاری و بێڵکاری تاکەم نەتوانم خزمەتێکیکەم بە چاو خزمەتێکم بە چاو بیپارێزم لە خزمەت بەڵێ کە جوبیستی بوون ئەمە نمونەی فەرمانبەرێکی بە ئەمەکە بۆ ئەم دارستان و ژینگەیە بۆ شاری سلێمانیش.